مەیدانی ئاژەڵفرۆشانی کەرکووکە جمەی دێت لە کڕیار و فرۆشیار، بەڵام بازاڕی ئەمساڵ بە گوێرەی ئەم قەرەباڵغیان نییە. بەوتەی ئەو کەسانی لەم مەیدانە کار دەکەن، ئەمساڵ بازاڕی فرۆشتنی ئاژەڵ بۆ قوربانیکردن سستە. ئاژەڵفرۆشان گرانبوونی نرخی گەنم و جووە و ئاڵف لەگەڵ سەرهەڵدانەوەی پەتای خوێنبەر بوون بە هۆکاری سستی بازاڕی ئاژەڵەکان دەزانن. بەعام بازاڕی نییە. تو ئەگە بێتە سەر قیازەوەی خەڵک مەڕ بەخێوەکەم ساڵ لە زەرەرێتی شلێ جۆ بە 950 دینارە. اینجا جۆ نارە لە یەک شوێنێکەوە بێ و کاژ نارە لە یەک شوێنێکەوە بێ مەڕشکەی هێنی کێشانێکە لێرە دەرێکەکەی لێو سێتەرێ قەتەگرن 1001 جێچەڵ بێنە بەردەت پێکەن. جاروا هەبوو ئێمە جوتیمانەدا 500,000 ئێستا فەرموو بە 300 فرۆشتووە من ئەمڕۆ بە 300,000 فرۆشتوومە. گۆشت گران هینی مەردار و بوارد و شتی مەردار زۆری بە قەسابە. لای ئێمە ئاوای فرۆشینە گە 10 و 11 بێتەوە لە قەسابش بە 16 و 17 والله السوق مشي الحلال مو غالي. بازار خراپە، ئاژەڵەکان نرخیان هەرزانە، لە بازگەکان گرفتمان بۆ دروست دەکەن، ئاڵۆف گرانە و گەنم و جۆش نرخیان بەرز بۆتەوە. ئێمە چی بکەین؟ بەڕاستی لەم نێوەندەدا زەرەرمان بەردەکەوێت. بەپێی پلانی بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری کەرکووک بۆ ڕێگریکردن لەسەر بڕینی ئاژەڵ لەسەر شەقام و شوێنە گشتیەکان لە ڕۆژانی جەژنی قورباندا لایەنە پەیوەندیدارەکان چەند شوێنێک بۆ سەربڕینی ئاژەڵ دادەنێن بە چاودێری پزیشکی پسپۆر تا بە شێوەیەکی تەندروست پرۆسەی قوربانیکردن بەڕێوە بچێت. لە محافەزە قەرارێک هەیە تەحدید بکەن مەناطق، تەحدید بکەن جێگا لە کەرکووک داخل کەرکووک 4-5 جێگا لەوێ دەبح بکرێت. هێشتا ئەو مەواقعات تەحدید نەکراوە. ئەگە تەحدید بکرێت تعقیم ئەبێ، پێشەن تعقیم ئەبێ لە بەواسطەی دکتۆرەکان تعقیم ئەبێ، دوایی دەبح لەوێ ئەبێ. استنفار ئەبێ، دایرەی بێئە، دایرەی بەلەدیە، هەمووی استنفار ئەبن حتى پیسێکە زوو هەڵبگرن. لە شاری کەرکووک کوشتارگەیەکی هاوچەرخ بۆ ئاژەڵ سەربڕین هەیە کە ڕۆژانە زیاتر لە 500 سەر ئاژەڵ بە شێوەیەکی تەندروست سەردەبردرێن و مۆری تەندروستیان لێ دەدرێت. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.